لێرە ئاوێنەیەکەیە دەبێتە دکتۆر بۆ تۆ. لێرەم لە پێشانگای نێودەوڵەتی پیشەسازی لە شاری هەولێر کە 15مین جارە پێشانگای لەم شێوەیە لە شاری هەولێر دەکرێتەوە. لێرە ئاوێنەیەکی لێ ئەو ئاوێنەیە دەتوانی بەیانیان کە لە خۆڵسای بزانین تەندروستی چۆنە و بۆ خۆی دکتۆرێکە لە ماڵەوە لەگەڵت. من ئێستا لەگەڵ کەسێک قسە دەکەم لێرە کاک سیڤان سڵاوت لێبێ. ئەگەر باسێکی ئەو ئاوێنەی بۆ بکەی و ئاوێنەیە چییە؟ ئەمە ئاوێنەی سمارتە باشە لە جیهانە شتێکی تازەیە. ئێمەش پێمان خۆش بوو کە بهێنینە وڵاتەکەمانەوانێ بۆ خزمەتی کۆمەڵگەکەمان. تایبەتمەندیەکانی چێ بۆ تایبەتمەندی ئەم ئاوێنەیە مەجموعی تایبەتمەندی تایە وەکو لید و وەکو ئەمریکا ڤیدیۆ و یوتیوب ئەم شتانە توانین بەکاربێنین و وەکو تابلێتێک توانین بەکاربێنین لە ماڵە. بەڵام تایبەتمەندی گرین کە ئێمە بجەختی لەسەر بکەینەوانێ بۆ تەندروستیە. بەڵێ تەندروستی ئێمە ئەم دیڤایسە هەیە لەگەڵ ئەمەیان ڕەبتە باشە. کەسی کە هەیە ناو داتاکان داخڵەکەیت دوشتی بەسیتە یعنی تەمەنەکەیەتی لەگە باڵاکەی ناوەکەی نووسی ئەچی سەر ئەو دیڤایسە ئەو پێوانەیە سکان تەکات ڕێژەکانی چوری پێڵێ ڕێژەی ماسوولکی پێڵێ ڕێژەی ئاو لە جسم تا پرۆتین لەگەڵەوەشە ئێسکەکانیش. باشە ینی ئەو وەکو دکتۆرێکە لە ماڵەوە لەگەڵ دکتۆرێکە لە ماڵەوانێ ئەتوانێت ڕێنمایی باتی ئەتوانێت ئاگاداری بێت ئەگەر خۆت بتەوێ. باشە ئەنی چەند کەس لە ماڵەوە بن هەر کەس دەتوانێت داتای خۆی بەڵێ بەڵێ ئەم داتاکان دەتوانێت تۆمار بکات تاوەکو چەند ساڵ هەبێت ئەم ئاوێنە تاکەی ئیش بکات داتاکانی تیامێنێتەوە 10 ساڵە 15 ساڵە ئەتوانێت لەو ڕۆژەوەی کە یەکەم ڕۆژە کە کڕوێتی لە ماڵەوە داوی ناوە ئەم ئاوێنەیە ئەتوانێت داتای خۆی داخڵکات تا ئەو ڕۆژی کەینەوە ئەیکا بە چارت. بەڵێ باشە نرخەکەیم پێ بڵێ لەڕی نرخەوە چۆن؟ نرخەکانی بەپی قەبارە و بەپی قەباری شاشەکە بەپی قەباری ئاوێنەکە ئەگۆڕێ لەبەرەوەی هەمووی هەر عینە مواصفاتی تایە. نرخەکانی ئێستا ئەگەر باسی بکەین لە 450 دلار دەست پێکات تا 1000 دلار. بەڵێ بەپی قەبارەکەی ئەگۆڕێت. ئەمە سوودیشی هەیە بۆ ماڵە بێت بەس بۆ ماڵ نیە ینی بۆ ماڵ بۆ هۆڵی لەش جوانی بۆ قای یاری تەنانەت بۆ هەندێک شوێنی لای دکتۆر ئەبێت کابرا پێشەوەی چاوەڕێی دکتۆرەکە بکات بچێتە ژوورانە توانێت دایبنێ بۆ دەلاخانە ئەبێت بۆ ئەوەی کە سەر چاکردنە بۆ ساڵۆنەکان ئەبێت بۆ ماڵی ئەحتیاجیش بۆ هەموو شوێنەکانی تر دەتوانین دایبنێت. ئەوە داتای منە وابزانام زۆر تەندروست نیم. هەر سەلامەت بی شەڵاتە من درێژەبی وڵی ئەتو ئەبێت ئاگاو زیاتر لە خۆت بێت لەبەرەوەی داتاکە پێتەڵی لێرەیە لێرا پێتەڵێ کە ئۆڤەر ئۆڵی تۆ بڵێ کێشەکە و ئەوە نەچیلۆیە لێرەیە تەمەنی تۆ بڵین 25 ساڵ دێرەکەوێت تەواوە مەیان BMI-یەکەی یعنی وەزنی لەگە باڵاکە و زۆرە وەزنەکە و باشە لێرەیە چوریەکە و هەرهایە چوری سوودبەخشەکانی بەرزە چوری زیانبەخشەکانی الحەمدوللا نۆرماڵە ڕێژەی ئاو لە لەشتە دروستە نۆرماڵە بەڵام ماسوولکەکانیش بە ئەم ماسوولەکانی مەزبوطە بەڵام وەکو قەباری ماسوولەکانی لۆ ئەو قەباری ماسوولکە پرۆتینەکەمە و بۆ نەگەشەکەمە بەگشتی تەندروست گشتی تەندروستی هەیە سوورە وستاس هەیە سوورە ئێستا خۆشم تێستیکەمەوانە عینەشتی بەڕستی ماتێ بەڵام مەسەلەکە چییە ئەتوانین ئێساگەر من ئەمە لە بەردە ساوی ڕۆژانە بیکەم ئەتوانم لەوە ئیش لەسەر بکەم یان چۆن ئیش لەسەر هەر شتێکی ترەکەی ئەتوانین ئیش لەسەر جسمی خۆشمان بکەین تەندروستی خۆمان بکەین هەموو شت لای خۆی گەورەیە بەڵام ئاتەن تۆ تەندروستیش موهیمە بزانین چۆن ئاگاو لە تەندروستی خۆ بێ ئێستا بەڕاستی ئەتوانیت لە ڕۆژێکە بۆ نمونە 1754 کالۆری بسووتێنی بەڵام لێرە دکتۆرەکە شتێکی کەوپی ئەڵێت ڕۆژانە 2.3 لیتر ئاو بخۆ باشە یعنی ئەبێ تۆ ڕۆژانە ئەمە ئیشی لەسەر بکەیت لەوانەیە تۆ ئەم داتایە هەفتەی کە بیکەیتەوانێ ینی بەردەوام لەسەری ئەو داتایە دابەزە یان گۆڕانکاری بەسەیە ئەبێت تۆ ڕۆژانە کالۆری ئەو نەبسووتێنی 2100 بسووتێنی تا 1700 کالۆری ئەو نووسێتی لێرەیە ئەڵێ بۆی پرۆتینەکە و نۆرمالکەیتەوانێ ئەبێت 47 گرام بۆ 63 گرام پرۆتین بخۆیت یعنی دکتۆرەکە لێرە جالەوەی کە پێ دەڵێت چارسەرکەشت پێ دەڵێت بەڵێ باشە لە ڕووی زمانەوە لە دااتوودا ئەو زمانە دەبێتەوە کوردیان زمانی عەربی و فارسی و بڵێ ئینگلیزی و زمانەکانی تی جیانیتیایە کوردیتیانە بەڵام جەماعەت پێشنیاریان کردووە لە معرزیات 3 نەفەر پێشنیاریان کردووە بەڕستەوانەیە ئەوە 4 نەفەری ئیشاڵا هەوڵەین کە زمانی کوردیش داخڵکەین لە سیستەمەکەیە.